ئاوا فرعون غەرق بوو. تەورات و ئینجیل زۆر تەفسیلات لێ باس ناکەن. ساڵی 1898 مۆمیاکان دۆزیەوە جەستەی فرعون کە دەریان هێنایەوە لە ئاوەکە، ئەتباعەکانی دوای ئەوانە خنکان و ئەمانی تر ڕۆیشتن دەریان هێنایەوە، مۆمیایان کرد یەکسەر. اینجا سەیری شتێکی چەند مهم دوایی کەشفە بێ. لە زمانی فرانسوا میترانە یان جیسکاردیستان داوایان لە میسر کرد، وتیان ئەگەر ئیجازەمان بدەن ئێمە ئەمانەوێ ئەم منحوتە، ئێمە ئەمانە ئەم جەستەی فرعونە ئەم بەدەنە نەقڵکەین بۆ فەڕەنسا و دراساتی لەسەر بکەین و تەکمیلەی هەموو خوێندن و دراساتی لەسەر بکەین. میزانەیەکی زۆر گەوریان بۆ دانا لە فەڕەنسا، چونکە ئەهەمیەتی لەوەیە کە لای لە ئەهلی یەهود و نەسارا و مسلمانان و لای هەمویان ئەهەمیەت گەورەیە. هەر یەکە اختصاصاتیان بۆ هێنان و لیان کۆکردن و تەمان شوێنێکی زۆر گەورەشیان بۆ تەرخانکردن و پارەیەکی زۆر باش. یەکێک لە سەرۆکی جەڕاحین کە هی فەڕەنسا بوو هێنان ئەوەش اختصاصی ئەوە بێت کە چۆن حساب بۆ پێستی ئەکا، هی ئێسقانیەکە، هی شوێنەکانی هەموو دراسی ئەمانە کات و ناوی مۆریس بۆکای بوو. مۆریس بۆکای احتیمال ئێستەژما بێ ئەمە ساڵی حەفتاکان باسەکە، دوای کتێبێکی دانا بە ناوی القورآن والتەورات والئینجیل والعلم. کتێبەکە هەر لە یەکەم جاری چاپکردنیە زۆر فرۆشتە. مۆریس بۆکای دێت دراسەی ئەوە ئەکاتەوە دەستی بۆچی ئاوا دانراوە، دەستی فرعون ئاوا دانراوە و سەولەجانێکی پێ وەکو حەیزەرانێکی پێ، دەستەکەی تریشی ئاوا دانراوە شتێکی تری لەسەر کراوە بەدەستەوە. دوای دراسەکردنێکی زۆر قوڵگەیشتە نەتیجەی ئەوە کە ئەو کاتی کە غەرق بۆ شەپۆلەکە لێی داوە دەستی شکاوە. دوای تەماشای ئێسقانەکانە کات و سێرەکە پێستەکە وەکو خۆی ماوە، پێستی نشکانک لێ نەبووەوە بەو شێوە پیانەوە کردو. دوایی کە دەستەکە شکاوە وەکو فرعونەکانی تر ئاوایان بۆ کردوتەوە، فرعونەکانی تر دوای مردن یەکسەر دەستیان والێ کردوونەتەوە، بەڵام ئەمە دوای شکانەکە دەستیان بۆ والێ کردوتەوە. ئەوە یەکەم دلیل لە جارە لە شەپۆلی ئاوەکە لێی داوشکاوە. دەستەکەی تری کە بە جڵەوی ئەسپەکەەوە بووە، ئەویش دیسان کە ئاوا جڵەوەکەی گرتوتەوە کێشاوێتەوە بەسەر سنگە، بەم شێوەیە ڕق بووە، بەم شێوەیە ڕۆحی دەرچووە مردووە. مۆریس بۆکای دراسی هەموو شتێکەکات و ئەڵێ بزانم چۆن ئەمە تا ئێستا ئاوا ماوە بێەوە. لەو کاتی ئەو تەبعەن بە مانگ خەریکی بوو. یەکێک بەجێیان چرپێنە ئەڵێ تۆ ئەزانی مسلمانەکان ئەڵێن فرعون لە ئاوا غەرق بووە. مۆریس بۆکای مەسیحی بوو، لە ئینجیلی شەشتیوانە نووسراوە، بەزەڵەیە فەوتە. ئەمیش ئەڵێ چۆن ئەمە ئەسەلمێ؟ ئەڵێ بەڵێ ئەڵێن کە لە ئاوا خنکەوە، مسلمانەکان هەموو اعتقادیان وایە. ئەم جارە دراسەیە کات و سەیرەکە خوێ لەم مەسافانەیەوە، خوێ لە ناو دەمی فرعونایە، ئەگاتە نەتیجەی ئەوەی کە ئەم خوێیە هەر خوێی بەحرەکەیە. دوایی ئەڕوا بۆ میسر، متابعی هەرچی شتێکی فرعونە کات و سەیرەکە مطابقی قورئانە، هەر لە میسر شایەتمان دێنێ و مسلمانە. دوای ئەوە کتێبەکەی دائنێ لەسەر قورئان و تەورات و ئینجیل و علم، لەسەر مەسەلەی فرعون و هەموو تەفسیلاتێکیش دوای مسلمانە بێ و مسلمانێکی یەکێکە لەوانەیە کە وەکو ڕۆجە غارودی مەشهورە و هەر بنووسی، یعنی ئێستا احتیمالە بە کوردیش کتێبەکەی کراوێ، بەڵام کتێبەکەی بە عەرەبی هەیە و لە وڵاتانێکی زۆری شابڵاو بووە و مۆریس بۆکای بەو شێوەیە مسلمان بووە، کاریگەریش زۆریشی کرد، دیسان لەسەر مسلمان بوو. یەکێکی تر ناوی وایتە بەریتانیە، ڕۆیشتەوە بە شوێن هیجرەتەکەی بەنو ئیسرائیلە لەکوێ ڕۆیشتون. هەموو ئەو ڕێگایانەی تر کە پێشتر وەکو تاریخی باسکرابوون ڕەتی کردەوە، چونکە دوایی گەیشتە ئەوەی کە بە شوێنێکە ڕۆیشتون ڕێگا نەبوو بەینی شاخە کە پیایە ڕۆیشتون، چونکە ئەوان چوونەتە سەر دەریا. ئەو ڕێگایانەی کە ڕێگا بوون قەدیم، دراسەی هەمووی کردوتەوە، ڕسمیشی تەمامی لەسەر ئینتەرنێتە سەدانراوە، سەیرەکاتەوە ئەو ڕێگایانە هیچی نین. كوابو بنو إسرائيل وكو كلا قرآن وحديث پیغمبر عليه الصلاة والسلام وابن عباس الشرح كاتو هاتون برو دريا ببيني تشيا كان بو النبي رين استار رجاكي وايت ككشفي كردوا خريطي بو همو بو شاشاوتو ده اگات السر درياكا استار مهمة كلمة يعني شوني درياكا كأجر بلم بون من بيشان تام بدم بلم أما قراغي آوكي أما قراغي وشكانيكا يترليرو أو دس بيكا سيركا أويا ئالێرەیە بە شێوەیەکی کەوان وەکو شوێنی پەڕینەوەی خەڵکی بە بەلەم و بە قەیاغ و بەو جۆرەشتانە کە بپەڕنەوە ئەلێرە ئاوایە زەویەکە تا ئێستاش.
دوای دراسەی قوڵی بەحرەکە ئەڕواتەوە ژێری قوڵای بەحرەکە سەیرەکە لە هەموو مەسافەی بەحرەکەیە لە ئاسی خوارەوەی شتێک هەیە وەکو پرد بۆ ئەو بەرەو دروست کراوە وەکو پردێک بە هەموو قەراغەکانیەوە هەیە پیایە ڕۆیشتووە دوایی لە نهایەتی ئەم پردە سەیرەکە گالیسکەی چوار تایەی چواری تایە واتە زائیدەکە کە تایەتی هینی جەماعەتی فەرعون و جێشەکە کە غەرق بوون ئەوانەش ئێستا هەمووی لەسەر ئینتەرنێت هەیە سبحان الله خوای پەروەردگار چۆن لە قورئان باسێکە جگە لە ئوسلوبی چیرۆکەکە کە خۆی معجیزەیە هەموو علمی ئەمڕۆ طبعا هەمووی بە ئەشیعەیە جاران هەر بووە کە ئەوانەی بەدوای کەلەپورە ئەگەڕان توراث دراسی توراثیانە کرد یان ئاثاریەکانە ڕۆیشتن و هەڵیانەدایە و دراسیانە کردوی ئەسقان و جۆرەشتانە ئێستا طبعا متەتەورتر بووە چونکە بە دراساتی ئەشیعە کرێ عمر تەحدید دەکرێ هی ئەسقانەکە هی مشتەکانی تر ئێستا هەموو ئەوە سەلمێنراوە کە غەیری ڕەمسیسی دووهەم نە لەوێ بووە نە بەو شێوەیە مردو ئەوانی تر هەمووی لە ئەهرامەکانی خۆیانە مرد لبرو أبيني سبحان الله خواهي قولك أفرمي اليوم ننجيك ببدنك لتكون لمن خلفك آية أمر بدن دباريزي نقلاشا لاشا شبرز أمر بدنت كاملا بس روحك يعني ما أنجا مهم شيء ما سيركين سبحان الله 1260 صال لمو بيش مردنكي لنوي حزيراني لا وابزانو يعني بستحوته يعني نوي حزيراني 1227 بيش ميلاد يسدو 1016 زائد 1227 بكا او عند درجة اواني كيس علمي اثار روشتته بدوايا زور مهمة حتى يوم الزينة كتحديدا غير الرمسيسي دوهم كسيكي ترني علمي اثارك طبعا شتيكي زور قلباله زور برفراوانا نامي بتشمنا تفصيلاتي وبلان هربي يستملا اخيرا أما تأمل باس بكموكا وقتك أو غرق به شون دواي استكشافاتي ترديته وبيش وهمو تصديقي أم قرآن أكا أما معجزيكي تشيروكا كي معجزي بلاغي معجزي تكرار كرنوي لفظة كانوا أو عنيتر أو هرخوا أخوة إذانة شون أم قرآن معجزي عزيزاني من أم قرآن بخوينين بخوا قسم 10 صال عمر تصرف كي بوي عربي فيربي تنهابو أوي أم قرآن فيربي بي كما تو نبی خلچی اروپایی چون استعراض دراسه اشتانا کات چون بسینای روشتون جاو کابرای اشی سلمینه که بسینای نروشتون بجنوبی سینای دینو برو خوار چون پریونتو بری او بر